بۆ لابردنی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ئارامشێخ محەممەد ڕاستەوخۆ لە بەغداوە شەخوان عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی پارتیمان لە پەرلەمانی عێراق لەگەڵ دەبێت. کاک شاخەوانم کاتت باش بەڕێستان ئاماژەتان بۆ کردووە کار دەکەن بۆ لابردنی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. چۆن کار دەکەن بۆ ئەمە؟ بۆ کار دەکەن بۆ ئەمە؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا نیگەرانی خۆمان دەرەبڕین لە هەموو ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان ڕوویاندا و ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەم لە تەشکیلەی کابینەی حکوومەتی فراوانی هەرێمی کوردستان و هەم لە بەغداش دەستحێمان زۆر لە پۆستەکانی خۆمان بە پۆستەکانی خۆماندا بۆ برادرانی گۆڕان بۆ ئەوەی کە یەکریزی ماڵی کورد و تەبایی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان بپارێزین و هەر ئەوەش وای کرد ئێمە لە بەغدا پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق استحقاقی پارتی دیموکراتی کوردستان بوو کە 28 کورسی پەرلەمانی هەیە. دوای ئەوەی کە جەنابی سەرۆک فەرمانی ئەوەی کرد کە ئەو پۆستە بدرێ بە برایانی گۆڕان داوایان کردووە، تەنازولمان لەو حەقی خۆمان کرد. ئێمە ئەو کاتیش وەکو پەرلەمانتارانی پارتی نیگەرانی خۆمان دەربڕیوە، نەک ئێمە بەڵکو خوشکە ئاڵا ئێسا ڕەنگە گوێی لێم بێ لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی بە دەنگێکی بەرزەوە داوای کرد کە ئەو پۆستە نەدرێ بە بزوتنەوەی گۆڕان. دیارە ڕووداوەکانی ئەم دوایە ئەوە درمانوت کە ئەو کات بۆ درا دیارە ئەو کات وەک باسم کرد دیارە ئەوەی کە بەلای پارتیەوە گرنگ بوو کە یەکێتی و تەبایی بپارێزرێ و هەمومان لە چوارچێوەی تەحالفێکی کوردستانیە ڕێک بکەوین و ئەو ئامانجەکەوانی کە پێناوی داهاتوین. ئەو کاتەگەر گۆڕان ئەمی وەرنەگرتە ئەو هاوپەیمانەتی و تەحالف و یەکریزی کوردی لە بەغدا تێکەدا؟ بێگومان ئێستا بەشێکە لە تەحالفەکەەوە تێکی داواگەر ئەو کاتە لە دەرەوەی تەحالفەکە بایە دیارە دەورێکی ناشرینتریانە بینیز. من زۆر بەداخەوەم بۆی کە ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان لە بەغدا لەسەر قەیرانەکانی هەرێمی کوردستان باز لە پێشمەرگە بکە و پێشمەرگا بە ملیشیا ناو بە کە لە کاتێکا ڕۆژانە دەیان قوربانی شەهید لە هەرێمی کوردستان پێشمەرگە ملیشیایە. ئەندامێکی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان بە ناوی بەکر ئەمین باستەوە دەکات کە ئەوانەی لە بازگەکانن، ئەوانەی لە هەرێمی کوردستان ئەوانە ملیشیان هێزێکی نیزامی حکومینین. بۆیە ئێمە لە بەغدا دەمێت بێمە سەر مەوزوعەکەی خۆمان. بڵێ کاک شاخەوان ببوورە دوایە چینە سەر بابەتەکەم بەس باسیەوەت کرد لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە هێزێکی فەرمی یاسایی لە هەرێمی کوردستان لە ژێر فەرمانی وەزارەتێکا ڕێگری بکەن لە چوونی سەرۆکی پەرلەمان بۆ شوێنی کارەکەی خۆی. بەڕێزان دەمەوێت من ئەو بابەتە ڕوون بکەمەوە. دیارە ئێوە ئاگدارن لە دوای ئەوەی کە بارگاکانی ئێمە خەڵکی تێدا بوو لە ناو بارگاکانە خەڵک بوو لە بنەوە ئاگر دەدرا بۆی خەڵکی ئێمە شەهید بکرێەوە بریندار بکرێ. زەختێکی گەورەی جەماوەری پارتی لەسەر پارتی هەبوو بەوەی کە دەبێت ئیجراعاتی گەورە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان وەربگیرێ. خەڵکی ئێمە لەلایەن داعش سەرە بڕا، خەڵکی ئێمە لەلایەن گۆڕان لە سلێمانی دەسوێنرا. مەفهومەکە هەردوو مەفهومەکە وەکو یەکە بەنسبەت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان. دیارە ئەگەر ئەو ڕۆژە ڕێگری نەکرایە لە بەردەم بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان و یوسف محەممەد داخلی هەولێر بووە دڵنیام هەندێک لە هەواداران و کادرانی پارتی کە ئاوارن لە هەولێر لە بنەسەڵاو لە دارەتوو لە شوێنەکانی تردا ئەنیشن یوسف محەممەدیان لە ناو سیارەکەی خۆی دەسووتانە و کاتە قەیرانەکە گەلێ لەمە گەورەتر دەبوو و قەباحەتەکە گەلێ گەورەتر دەبوو. بۆیە پێشواگەدار بۆکەنێت مراعاتی کەواتەم بابەتە ئەوە مراعاتی شعوری پارتی و قاعدەی پارتی بکرێت. باش کەواتەم بابەتە ئەوە نییە کە لە پێشترا دەوترا بەشێک لە کادرانی پارتی دیموکراتی کوردستانیان لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانیان وت سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی شەرعەتی نەماوە، سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی سەرۆکێکی یاسایی نەبوو، لەبەرەوەی ئیتیفاقیەکەمان هەڵۆشانەوە. کەواتە لەبەر ئەمانە نەبوو، لەبەرەوە بووە کە دۆخەکە بەرەو ئاڵۆستر بوون نەڕوات. لەبەر ئەمە بووە پارتی ئەمەی کردووە. ئێمە پێشتر تانەمان لە شەرعەت بوونی ئەو بەڕێزەداوە پێمان وتووە نەیتوانێت بێلایەن بێ، نەیتوانێت برا گەورەی نێوان کوتلە سیاسیەکان بکات تەحەیوزیکرە بەلایەنەکە. بەڵام ئەگەر ئەو کاتەش دەمانتوانین ڕێگری لێ بکەین، بەڵام ئەو کاتە زەرفەکە جیاواز بوونە گەیشت بۆ ئەوەی کە بارگای پارتی بسووتێنرێ کە کادرێکی ئێمە تەمەنی 17 ساڵ بێ لە ناو بارگایەکە بسووتێنرێت. ئەوانە وای کرد کە بەڕاستی شارعی ئێمە لە ژێردەسەڵات لە هەولێر و لە دهۆک بگاتەوەی کە ڕەنگە هێرش بکەنە سەر سەرۆکی پەرلەمان و گیانی بکەوێتە مەترسیەوە. ئەمە بابەتێک بۆ پاراستنی گیانی ئێمە بەڵێ باشە ئێمە هەرچی فەرموو
هەرچی تایبەتە بە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان وەک باسم کرد ئەو کاتیش ئێمە نیگەران بووین و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی بە دەنگێکی بەرز لە ناو پەرلەمانی عێراق داوای کرد پارتی ئێمە قبول ناکەین ئەو پۆستە بدرێت بە گۆڕان سەرڕای ئەوە ئێمە لە پێناو یەکریزی کووردا و پۆستەمان داپیان ئێستا ئێمە وتمان هیچ ئیتیفاقێکمان لەگەڵ برایانی بزوتنەوەی گۆڕان نەماوە و ئەو ئیتیفاقی ئیمتیداد دەکات بۆ عێراقیش ئێمە بە حەقی خۆمانی دەزانین بە مافی خۆمانی دەزانین سەرەتا بە شێوەیەکی فەرمی داوا لە بزوتنەوەی گۆڕان دەکەین بەڕێز ئارام محەممەد بکشێنێتەوە لەو پۆستە و ئەو پۆستە بۆ ئەوی لەو ڕێگایە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی خۆی پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکات بۆ دەنگی لەسەر بدرێت. بۆ لە کوردستانیش بەم شێوەیە پرۆپۆزەڵی خۆتان و پێشنیاری خۆتان پێشکەش نەکرد گەر بەم جۆرە و ئیتیفاقەکە نەماوە بەم جۆرە بزوتنەوەی گۆڕان دەستبەرداری ئەم پۆستە بێت بۆ لێرە وابوو؟ دیارە لە کوردستانیش داوامان کرد بەڕێز یوسف محەممەد نەیاتە ناو پەرلەمانەوە بەڵام بە هەمان شێوە پەیوەندی پێوەکراوە کە داخلی هەولێر نەبێت و چیتر ئێمە ئیتفاقێکمان لەگەڵ ئەو بەڕێزەیە نەماوە و هیچ بە هیچ شێوەیەک ئێمە وەکو سەرۆکی پەرلەمان تەماشای ناکەین. ئەوەی لە کوردستان هەیە فەرقی هەیە ئەوان ئەوەی کە لەوێ کراوە بارگای پارتی لەوێ سوتێنراوە ئێمە لێرە تا دوێنێش محاولەمان کرد یەکریزی خۆمان بپارێزین کۆدەنگی خۆمان بپارێزین و هیچ بەیاننامەیەک لەسەرەوە دەرنەچێ بەڵام بەرایانی گۆڕان جەختیان لەسەرەوە کردەوە و تەنانەت دەستیان بۆ برد بەلای حەیدەر عەبادی بچن وەکو کاری هەمیشەیان بۆی خەڵکی دەرەکی نێوانگیریان بکات بەڵام حەیدەر عەبادی جوابی ئەوەی دانەوە کە ئەوە شوێنێکی داخلیە شەئنی ئێمە نییە. ئێمە لە بەغدا داوای ئەو مافەی خۆمانەکەین داواکەین بەڕێز ئارام شێخ محەممەد مافی ئەوەی نییە بە 8 کورسیەوە ببێتە جێگری سەرۆکی پەرلەمان واگەر ئیتیفاقی نەبووە ئەو نەدە بۆ جێگری سەرۆکی پەرلەمان و ئێمە ئەو ئیتیفاقیەمان لەگەڵ برادرانی جێگری سەرۆکی پەرلەمان سەیری دەکەن وەکو جێگری سەرۆکی پەرلەمان بە هیچ شێوەیەک وەکو جێگری سەرۆکی پەرلەمان تەماشای ناکەین و وەک باسم کردکار لەسەر ئەوە دەکەین کە ئێمە ئەو برادرا و پۆستەی لێوەربگیرێتەوە و ئیستحقاقێکی خۆمانە هیچ کەسێک ناتوانێت ڕێگر بێ لە بەردەمەوەی کە ئەو مافە و پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە. جگە لەو مابەتە دەمەوێت ئاماژە بە یەکشت بکەم ئێمە پێش ئەوەی کە ئەو قەیرانانی هەرێم دروست ببێت دوایین کۆبوونەوەی ئێمە لە بەغدا ڕاستەوخۆ ئێمە گلەی خۆمان لە ئارام شێخ محەممەد کردووە کە ئەدای زەعیفە ئەدای کوردانە نییە کۆمەڵی پرۆژەی یاسا هەیە لە بەغدا نەیتوانێت کاری لەسەر بکە بەریدەکان ماوەی 2 مانگ و 3 مانگ لای دەمینێتەوە ئەو جادەمانەتان بۆ لە میدیاکانەوە باز نەدەکرد بۆ لەسەرم بابەتانە نەدەهاتنە دەنگ بۆ ڕای گشتیتان بڵاو نەدەکردەوە گفتوگۆتان لەسەر ناکرد بۆ لە ئێستایان بابەتە بەم جۆرەی لاتەوە. دوای ئەوە دەمە یەک پرسیاری ترکەم دەڵێ ئێمە داوامان لە فراکسیۆنە کوردەکان کردووە ئەگەر شتێکی شئونی داخلی هەبێت شتێکە بێت تایبەت بێ بە ناوخۆی هەرێمی کوردستان بانەچێتە ناو عێراق و ئەوان بزان و لایەنەکانی دیکە و دەستوەردانی تیا بکرێت گەر وایە ئەمان کرد بۆ پارتی دیموکراتی کوردستان یەتەوە بە هەمان شێو بابەتێکی دیکە هەیە کە ئەوش دیسان پەیوەندی بە خۆمانەوە هەیە وەکو کورد بۆ ئەم بابەتە دەبەنە بەردەسی ئەوان و ئەوان بەم کێشەیە بزانن بەم بابەتە بزانن. ئێمە هەتا دوێنە چاوەڕێی ئەومان کرد و داوامان لێکردن ئەو قەیرانانە نەگاتە ئەواستە بەڵام ئەوان ئەپێشێلی ئەوەیان کرد دەستیان بۆ کۆمەڵێ پرسبەر چون کۆبوونەوەی دوو قۆڵیان لەگەڵ سەلیم جبوری کرد و قەیرانەکان ئێمەیان گەیاندە بەغدا بۆ ئێمە بڕیارماندا ئەو پۆستەی کە ئێمە دامان بەوان بۆ یەکریزی بپارێزین لە بەغدا ئەو پۆستیان لێ وەردەگرینەوە لەگەڵ برایانی بەڕێزمان لە کوتلەکانی تر هەوڵەدەین تەحالفی کوردستانیش دروست بکەین و یەکێک لە گرێگریەکانی بەردەم دروستبوونی تەحالفی کوردستان کوتلە کوردیەکانی دیکە فراکسیۆنە کوردیەکانی دیکە لەم بابەتە هاوڕان لەگەڵتان بەڵێ بێگومان ینی ئەگەر ئێمە دوێنە من لەگەڵ زۆر لە هەڤاڵانم لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەم کرد و لەگەڵ یەکگرتووی ئیسلامیش ئەوان لەگەڵ ئەو وەزعیان نەبوون لەگەڵ ئەو بەیاننامە نەبوو کە گۆڕان بەو شێوە بکە لەگەڵ ئەویان نەبوون کە گۆڕان کێشەکانی هەرێم بێنێتە بەغدا و ڕەخنەی توندیشان ئاراستی ئەو مەوزوعە کرد بۆیە لەبەرەوەی ئەو پۆستەکانی ئێمە نەکردبوو ئیمزای کردبوو دیارە هەردوێنە لە دوای ئیمزاکردنی هەندێک لە ئەندامانی فراکسیۆنی کوردی یەکێتی نیشتیمانی داوای ڕوونکردنەوەیان لە ئاڵاخان کرد کە ئەوان پێشتر تعلیماتی ئەویان بۆ هاتبوو کە نابێت بە هیچ شێوە لایەنگیری لە مەوزوعە بکەن و کێشەکان بگاتە بەغدا دیارە ئەوە ئاڵاخان دەبێت تەفسیری ئەو مەوزوعە بکات و ئاڵاخان پێشتر نیگەرانی خۆی دەربڕیر لەوەی کە ئەو پۆستە ئێمە وەکو پارتی بدەینە گۆڕان پێم وانە ئێستاش ڕێگری بکەن لە بەردەمەوەی کە ئەو پۆستەمان بگەڕێنینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق.